بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەرێمی کوردستان بەدەیان گۆڕەپانی بێمۆڵەت و لە دەرەوەی چاودێری حکومەت جۆرە مادەیەک تێکەڵ بە بەنزین دەکەن کە مەترسی گەورەی بۆ سەر ژینگە و تەندروستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە. سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان بڕاچوونی بۆ ئەو گۆڕەپانانە کردو، بەڵام تاکو ئێستا حکومەت ڕێکاری پێویستی نەگرتۆتە بەر. لە بەرنامی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ئەو مادانی کە تێکەڵ بە بەنزین دەکەن چ مەترسیێکیان هەیە بۆ سەر تەندروستی و ژینگە و هۆکاری چییە کە حکومەت تاکو ئێستا و گۆڕەپانانە ڕاناگرێ و چێن ئەوانەی کە لە پشت ئەو گۆڕەپانە بێمۆڵەت و بێچاودێریانەوەن. لە شارەکانی سلێمانی و هەولێر و دۆک دەیان گۆڕەپان بێمۆڵەت لە دەرەوەی چاودێری حکومەت بەنزین بەرهەم دەهێنن و ئەو کاتەی حکومەت لە سێپاڵاوگە فەرمیەکەی خۆی سوتەمەنی بەپێی بەدواداچوونی سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان ئەو گۆڕەپانانە مۆڵەتی وەزارەتی سامانە سروشتیەکانیان نییە و لە دەرەوەی چاودێری حکومەت سوتەمەنی دەخەنە بازاڕەوە. تەنانەت ئێستا و گازوایلەی بۆ مۆلیدەکان بەکاردەهێنرێت ناپشکنرێن چونکە لە ژێر پشکنین دەرنەدەچوو، ژارەکەشی بۆ قورگی خەڵکە. لە ماوەی ڕابردوودا تۆڕی پاراستی تەندروستی گشتی ڕاگەندراوێکی لەبارەی خراپی کوالێتی بەنزین بڵاو کردەوە تێیدا هاتووە. تۆڕەکە بە دڵە ڕاوکەیەکی زۆرەوە دەڕوانێتە کوالێتی خراپی بەنزین و هۆشیاری تون دەدەن کە پێکهاتەکانی بەنزینی بەکارهاتوو لە کوردستان هۆکاری دەیان کێشە و نەخۆشیە. تۆڕی پاراستی تەندروستی گشتی دەڵێت بەنزین و گازوایل بە شێوەیەکی نازانستی بڕێکی زۆر لە هەردوو مادەی قوڕقوشم و بەنزینای تێدەکرێت. ئەمەش زیانی گەورەیان بۆ سەر تەندروستیە و دەبێتە هۆی زیادبوونی نەخۆشیەکانی شێرپەنجە، نەخۆشیەکانی دڵ، نەخۆشیەکانی فشاری خوێن و خوێنبەرەکان، نەخۆشیەکانی کۆندامیە ناسا، کێشەکانی منداڵبوون، کەم خوێنی، کێشەی گەشە لە منداڵان، دابەزینی توانای عەقلی لە منداڵان و چەندین نەخۆشی دیکەش. ئەمە وای کردووە کە نەخۆشی شێرپەنجەیان نەخۆشیەکانی تر بە تایبەتی بۆ لە نمونە لە قەزای دەربەنی خانە بە ڕێژەیەکی بەرچاو ئەم نەخۆشی و مەترسیە زیاد بکە و ئاوەکەی هیچ مەرجێکی بەکارهێنانی تیا نەبێت. بەردەوامی کارکردنی گۆڕەپانەکانی بەرەمێنانی بەنزین بەبێ مۆڵەت و لە دەرەوەی چاودێری حکومەت لە کاتێکدایە لیژنەی سامانە سروشتیەکانی پەرلەمانی کوردستان هەموو بەڵگە و دۆکۆمنتەکان ئاڕاستەی حکومەت کردووە، بەڵام هەر لە کارکردن بەردەوامن و گوێ بە تەندروستی هاوڵاتیان نادەن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر خراپی کوالێتی بەنزین هەروەها دۆخی دارایی هەرێم و چە و مەسەلەی ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا میوانداری بەڕێز کاک عەلی حەمەد ساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتیەکانمان کردووە لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک عەلی زۆر سوپاس بۆ بەشداریتان. ئەگەر سەرەتا لە مەسەلەی بەنزینەکەوە دەست پێ بکەین، ئەو گۆڕەپانە بێمۆڵەتانەی کە لە دەرەوەی چاودێری حکومەت کۆمەڵێک مادە تێکەڵ دەکرێن لەکوێن بە دیاریکراوی ئاەتەنا لە یەک ناوچەی دیاری کراون یاخود لە زۆربەی ناوچەکان بوونیان هەیە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان سوپاسانەکەم کاک حەکیم، سوپاس بۆ ئەم دەرفەتە، ڕێز و سڵاوم بۆ بینەرانی بەڕێز. طبعاً ئەم بابەتە کە من ئیشی لەسەرەکەم بابەتێکی کەمێک فرەلایەنە ئاڵۆزە، بازرگانیەکی مەترسیدارە و مەترسی لەسەر تەندروستی هەموو هاوڵاتیانی کوردستان هەیە و لە ئەگەر ڕێگەی لێ نەگیرێ لە 2-3 ساڵی ئایندا ئەنجامی مەترسیداریە بینرێ. ئەتوانم بە جەنابەت بڵێم بەشی هەرە زۆری، ینی سەرووی لە 80 بۆ 90 ئەوەی لە کوردستانە بەکارهێنرێت سافی بەنزین نییە. تەنانەت ئەو بەنزینەشی کە وەکو بەنزین لە ئێرانەوە دێت لە گۆڕەپانە نایاساییەکانی هەولێر و دۆک و سلێمانی تێکەڵ بە ماوادەکانی کۆندێنسەیت و پترۆکیمیاوێت و بەرزکەرەوەی ئۆکتان و هەندێک شتی ترەکرێت و ئەکرێتەوە بەنزین کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەنزینە و ڕێژەیەکی زۆر گۆگردی تێدایە کە نەخۆشی شێرپەنجە، نەخۆشیەکانی بۆری هەناسە، کۆمەڵی نەخۆشی زۆر گەشەی مناڵ
نەزۆکی کۆمەڵی نەخۆشی زۆر دروستەکە وەکەوەی پزیشکانی پسپۆڕ ئاماژەی پێدەن کە من لە لێکۆڵینەوەکانە بەردەوام تیشکم خستووەتە سەری. ئەوەی لە بەنزین مەترسیدارترە لە کوردستانە بەکارێت گازواییلە کە توجار من هەوڵەدەم بەیانی دووبانی بە وردەکاریەوە هەمووی بخەمە ڕوو توجارەتێکی ڕەشی مەترسیدارە. ئەتوانم پێت بڵێم لە 95 ئەوەی بەکارەهێنرێ بۆ مۆلیدەکان و بۆ ئۆتۆمبیلە گەورەکان یا هەر بۆ ئۆتۆمبیلێکی تر گازوایل نییە، بەڵکو لەم شوێنانە دروست سەکرێت نەتیجەی لە ئەنجامی تێکەڵکردنی جۆرە ڕۆنێکی تایبەتە لەگەڵ نەفتا و مۆم کە WAX پێوتێ گۆگرت کە ئەمە لە پاڵاو گەنە یاساییەکانە کارەکەن. ئەمە نەوتی خاوی عینزالێ مەحمودیە هی سووریا بێ یا بەرهەمە نەوتیەکانی ترێ مادەیەکی قاوەی لێ دەرەچێت دواتر بە تێزاب و هەندێ مادەی تر تێکەڵەکرێت و ڕەنکەی گۆڕێتە ئەبێ بەوە کە ئەمە بابەتێکی تەواو علمیە لەگەڵ کۆمەڵی ڕاوێژکارە یارمەتیان داوین لە بواری کیمیا و شیکەرەوەی کیمیاویە 100% ئەمە ڕێگە پێ نەدراوە. تایان من خۆم قسەم کرد لەگەڵ بەرپرسی بەرهەمە نەوتیەکانە هیچی ئەمە پێشووتر لەژێر پشکنینە دەرنەچووە، چ ئەوەی لانا چ ئەوانەی تر کە بەکارێنرێ بۆ مۆلیدەکان لەبەرەوەی لەژێر پێشکردنە هیچی دەرنەچوو. ێستا پشکنینەکەش ڕاگیراوە بەبێ ئەوەی هیچ پشکنینێکی بۆ بکرێ بە قورجی خەڵکە دووکەڵەکەی کە دڵنیا بە ئەمە بۆ سەرەتانی پێست و بۆ چەندین جۆری تری شێرپەنجە نەتیجەکەیە بێت. ئەمە بابەتێکی مەترسیدارە بەداخەوە زۆر بێخەمانە دەسەڵات لەمە ڕوانێ بە بەرچاویەوە دەیان گۆڕەپان لە هەولێر لە سلێمانی لە منتیقی کاشێ لە دهۆک. یعنی ئەمە بابەتێکی گەندەڵی نییە، تەنیا بازرگانیە نییە، تەنیا شتێک نییە بێمۆڵەت بێ. ینی بەداخەوە خەڵکی ئێمە ئەم شتانە بە شتێکی زۆر ئاساییە بینێت لە کاتێکا دڵنیا بە ئەمە لە هەموو گەندەڵەکانی تر مەترسیداترە، چونکە ژیان و تەندروانی خوانەخواسە تاوەکو خۆت یان کەسێکی نزیکە تووشی شێرپەنجە یاخود منداڵەکەت تووشی جۆرە نەخۆشیەک ببێ یا گەشەی بۆسە ئەو جا هەست بە ئازار و مەترسی ئەمەیەکەی. بۆیە ئەمە مەترسیەکی گەورەیە لە کوردستانە. ئەوەی کە لای دەسەڵات و ئەوانە بەیاخی نییە ئەمەیە کاک حەکیمەرە من نییە، من حەزەکەم لەم دەرفەتا شتێ باسکەم کە تاواکو ێستا ڕەنگە هەر خۆم باسم نەکرد بێ وەکەمترین تیشکی خراسە. چەندین شوێنی قاچاخیان ناسایی یا لەژێر ڕقامانە بنجگەرە دروستەکەن لە کوردستانە بەبێ ئەوەی مۆڵەتیان هەبێ، بەبێ ئەوەی لەژێر هیچ چاودێریەکە بن، مارکەکانی جیهانی تەزویرەکەن بە کوالیتیەکی زۆر خراپ لە نەتیجە ئەمە خۆی نەتیجە جگەرە سەرەتانە، ینی لێ نووسراوە. جا ئەگەر بە کوالیتیەکی زۆر خراپ بێ ئەمە چەندین جاری تر سەرەتانە، هەر جگەرە نییە. مەشروبیشە، مەشروب ئەگەر یەک جار خراپ بێت بەهۆی ئەوەی کە ماوەدەیەک بە کوالیتیەکی زۆر خراپ دروستەکرێت ساختەیەکرێت خراپیەکەی زیانەکەی دەهێندە زیادەکە. تۆ لەم لاجگەرەکە ئەمە خراپ بێ، لەولا دووکەڵی مەعاملەکان بەم شێوەیە فلتەرێشنیان نەبێ، لەولا ئەوە بەنزین، لەولا گازوای، لەولا مەشروب، بە دڵنیاییەوە ئەمە زیانی گەورە و مەترسیدارێ بێ بۆ سەر تەندروستی هاوڵاتیان. باشە بەس لەسەر بەنزینەکە بە دیاری کراوی کێ لە کاتێکا بەڕێزت ماوەی زیاتر لە مانگێک خەریکی ئەم دۆسیەی و بەڵگەکانیشت ئاراسێ لایەنە پەیوەنددارەکان کردو، بەس بۆچی ڕناگیرێن ئەم گۆڕەپانانە چێ لە پشتیانەوەیە؟ زۆربیان لە سلێمانین، لە هەولێرن، لە دهۆکن، لەکوێن؟ وەڵا گۆڕەپانەکانی سوتەمەنی لە هەر سێش پارێزگاکە هەیە، لە دۆک لە منتیقی کاشێ لە هەولێرەوە گۆڕەپانەکان ئاشکە بازاری بۆرسەی پێڵێن خۆ و لە سلێمانیش لە ڕێگەی تانجەرۆ هەیە، لە هەموو شوێنێ هەیە. کاک حەکیم یعنی گرنگ نییە کێ لە پێشە تەمە ناکەین مەسئولەکان یە وڵاتە هەمویان پاڵاوگەی گەورە و مۆدێرندانێن و بە باشترین کوالیتی سوتەمەنی دروستکرێ و بدرێ بە خەڵک. یعنی ئەمە کێشەکە ئەوەیە لە هیچ شوێنێ بۆڵەتی نییە و لە وەزارەتی سامانە سروشتیەکان لەژێر هیچ ڕێقابەیەکان نییە. من لەگەڵ نامبڕینی خەڵکانیم، بەڵام کە ئەم گۆڕەپانانە هەیە ئەبێ مەرجی ژینگەی، مەرجی تەندروستی، مەرجی کوالیتی، هەموو ئەم مەرجانە بەسەریا دروستکە و پێش ئەوەی بۆ خەڵک خراپ بێ ئەمە مەترسیەکەی بۆ هەموو ئەوانەی لەوێ کارەکەن کە ژیانی ئەوانە خۆیان هەمووی لەوێ کرێکارێکی کەمە لە ناچاریا چووە بە 500,000 بە 600,000 بە 400,000 ئیشەکە دوای 3-4 ساڵ بەبێ ئەوەی بزانێ چکە مەرجی تەندروستی و ژینگەیتیانێ خۆی و ماڵ و منان لەوانێت تووشی نەخۆشیێکی زۆر زۆر خراپ ببێ.
باش و لەوانەیە خوا نەخواست ئاگرێ بکەوێتەوە $10 ملیۆن زەرەر بگەێنێت چکە وەکو لە ڤیدۆ و ڕسمەکانە بڵاومان کردوتەوە زۆر نازانستیانە کارەکان بەڕێوەچێ بۆیە یعنی بەڵام من لە خەمساردی حکومت لەمە تێناگەم یعنی بەڕاستی یعنی مەسەن تۆن بۆ نمونە حەلاقێ نانەوایە یعنی هەرچیە بینی کەس بۆی نییە بێمۆڵەت ئیشکا بەڵام کابرا خەزانی چەندین ملیۆن لتری داناوە بە بێ مۆڵەت بۆ خۆی مەواد تێکەڵەکا و سەرەتانەکا بە قورجی خەڵکا و کەسیش لێ ناپرسێتەوە. بەڵێ خۆت هەموو بەڵگەکانت ڕادەست کردوون بڵێن لە سلێمانیە لە هەولێرە لە شوێنەکانی دیکەیە هەمووت پێشکەش بە یەکە ئیدارەکان کردووە ئەوان بە هیچ جۆرێک ڕاینەگرن؟ بەدڵنیاییەوە هەمووی نێراوەوە حکومت لە مانجی 11ەوە خۆشی پێشووتریش چەندین جار قەراری بۆ دەرکردووە عنیەوە نییە شتێک بێ هەموو کەسە زانێ هەر ڕۆژنامە نووسێ بەیانی بڕوا بە دوواداچوون کە هەموو ئەمانەیە بینێت هەر کەسێک ینی کەسێک نەبووە بڵێ یەکێ لەوانە بەڵێم بۆم نەخێر من قسە لەگەڵ بەرپرسان خۆیان ناکەم بەڵێم ئەڵێن هیچیان مۆڵەتی نییە قسە لەگەڵ بەرپرسان خۆیان ناکەم بەڵێم منم ئەم گازوایلە نە پشکنینی بۆ کراوە هیچی لەژێر پشکنین دەرنەچووە بۆ ێسار پشکنینی بۆ ناکرێ ئەنی ئەماوە نییە نەزانن باشە بەس هۆکارەکەی کە بەڕێز دەڵێ لە مانگی 11ەوە حکومت بڕیاری دەرکردووە ئەوە 4 مانگە تا ئێستا ڕانەگیراون مادەم لە مانگی 11ەوە حکومت بڕیاری دەرکرد وەڵا هیچ هۆکارێک نییە یعنی هیچ هۆکارێک نییە لە تەندروستی خەڵک گرنگتر بێت هیچ هۆکارێک نییە لە ژیانی خەڵک گرنگتر بێت یعنی هیچ نەبێ مەرجەکان بەسەریا دروست کاک حەکیم ینی لە هیچ کوێ دنیا نەبووە خەڵک بەویستی خۆی بنزین دروستکە بنزین یا لە پاڵاوگە مۆدێرنە پێشکەوتوەکان دروست دەکرێت یا مستەودعات هەیە هەمووی بە سیستەم کارەکە بە ڕێژە و بەین هەمووی دیارە چ مەوادێک تێکەڵەکرێت و دواتر بەکارەیە ئەم لەو ساحا بڕێت تەنکەری داناوە و مەوادێنێ بۆ خۆی تێکەڵێکا و لە نەتیجای کاتە بازاڕەوە و ئەکرێ بە قورگی خەڵکا بەڕاستی ئەمە مەترسیەکی گەورەیە. باشە ئەی چارەسەر چییە فشاری خەڵکە نازانم حکومت چارەسەرێکەیە چارەسەریش پێشناز کردووە لەسەر شانمانە دۆسیەکانمان گەیاندووەتە حکومت گەیاندووەتە وەزارەتی سامانە سروشتەکان گەشتووەتە محافەزات گەشتووەتە ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکومت و جێگرەکەی وەزارەتی سامانە سروشتەکان تەنانەت بەردەوام پێیان گەشتووە و چ بە ڕسمی چ بە ناڕسمی چ بە شخصی هەموویمان بۆ ناردوون و قەرارەکانیش دراوە ئەوەی ماوەتۆ حکومت بێم قەرارە جێبێت ئەزین چۆنەکە حەکیم خۆمەکە هەواکە پیسە بێت تەنیا بۆ ئێمە نییە بەخوا بۆ مناڵی سەرۆکی حکومەتە لە نەتیجا بۆ جێگرەکەیەتی بۆ خزمەکانیانە بۆ کادرەکانیانە بۆ مەسوول لە قومەڵبەندەکانە بۆ وەزیرەکانیانە بۆ مناڵەکانی ئەوانش ینی بۆ نانە ناو شارەوە یعنی ڕاستە ئەگەر لە گرد و شوێنە دوورەکانیش بن بەسەر بەڕێکەوتیش بێت جاجاریە نەشارەوە بۆ خۆیان نایەن وەزیرەکان نایەن بۆ کەسوکاریان نایە بۆ کادرە حزبیەکانیان نا یعنی ئەمە ئەوە نییە بڵێ دزیەکە و گەندەڵیەکە تەنیا کۆمەڵی خەڵکە بێتە قوربانی نەتیجەی ئەم ڕەفتارە کۆی کۆمەلگا کاتە قوربانی. باشە بە زۆکو چارەسەرێک کرد لە بەچی چارەسەر لە هەموو دنیا سێشت زۆر لە ژێر ڕقابایە کاک حەکیم لە هەموو دنیا سێشت زۆر لە ژێر ڕقابایە زیاتر لە هەموو شتێک مەشروب ئەوەی پێوتیە کحول و بەشروب زۆر لە ژێر ڕقابایە چکە مەترسیدارە جگەرە زۆر لە ژێر ڕقابایە چکە مەترسیدارە لەگەڵ بنزین و گازوایل و ئەو سوتەمەنیەی کە هەیە بەداخەوە لە کوردستانە هیچ ڕقابەیەکی ئەوتۆی لەسەر نییە یعنی عکسی هەموو دنیا یعنی ئەوانەی کە لە دەرەوەن زۆر باشەزان چ ڕقابەیەکەیە بۆ ئەمانە لێرە کاکە مەسەن بۆ نمونە بڕۆ باسار پرسیاری جگەرەی مارلی بۆ بکە مارلی بۆرۆ باشە جگەرەی مارلی بۆرۆیە لە 1000 دینارەوەیە تا 12000 ئێمە نیشانەیەوەی هەمووی فەیکە ساختەیانی زەرەری زیاترە وانە خۆی جگەرە هەر زەرەری زیاتر باشە لێ نووسراوە لە پاکەتەکەی ئاینیشە جگەرەیە بە کارتۆنێکی بەس پارەی بخەباقێ بە 2000 دینار 3000 دینار باش ئەر یەک تەکەی گەورە و هەشە بە 40,000 دینار و 50,000 و تا دوات ئەمە نیشانەی ئەوەیە لێرە بەخۆیان مەعاملدانراوە و بە فەیک دروستیەکەن و بەشێکی تری بە قاچاخێن و کەسیش قسە ناکاو هەم بوون بە ملیۆنێر بەم توجارەتە ڕەشەوە لەسەر حسابی خەڵک $100 ملیۆن کۆ کردەوە. باشە بە زۆکو چارەسەر ئێستاگەرە و گۆڕەپانە نەدا بخرێن
یاخود چاودێریان خەڵک بڵین کێشەی سوتەمەنی بۆ دروست ناوێت چارەسەر هەیە دەتوانرێت ئەمە ڕێک بخرێتەوە و کوالیتەکەی باشتر بکرێت بۆ تەندروستی بۆ ژینگە. کاک حەکیم ئەمە کەلتورێکی زۆر خراپە، ینی کەلتورێکی زۆر خراپە. پێت وا بێ شتێ ئەگەر چارەسەری بکرێت کێشە دروسە بێ، یعنی چ کێشەیە لەوە گەورەترە کە خەڵک تووشی سەرەتان بێ. یعنی تۆ مەسەن ئەگەر 50 دینار بچێتە سەر نرخی بنزین کە من حەلم هەیە بۆ ئەوەی گرانیش نەبێ، ینی بەڵام وەکو ئەگەرێک لە مانگێکا 5,000 زیادە بدەی باشە، یا کەسێکی نزیک تووشی سەرەتان بێ هەزاران 5,000 سەرف کەیشت و چارەسەر نەبێ و دەرزی کیمیاوی بەکاربێنی و چی بەکاربێنیت و تووشی یەک نیە دەردەسەری بیت، یان گەشەی مناڵەکەت ڕاوەسێ، یان بۆری هەناسەت تێک بچێ، یا دەیان کێشەیتن. ئەم گۆڕەپانانە منەزام خەڵکی فەقیری شتیاکەن. تۆ مەرج نییە دای بخەی، مەرجە ڕێوشوێنی تەندروستی مۆڵەتێکی هەبێت، یەکێک ڕقابەی کە بزانە بە چ پێوەرێ بە چ میکانیزمێ بە چی کارەکە. دوو سێ بەنزیخانەی سێ پاڵاوگەی گەورەیە لە کوردستانە. من لە جەناب دەپرسم معقولە ئێمە ئاوا کێشەی سوتەمەنیمان هەبێت کە باسیەکەین پاڵاوگە گەورەکانی کوردستان یەکیان کار 100,000 بوو، قەیوان نزیکەی 35,000، لا ناسیش پێم وایە نزیکەی 25,000 چەندێک بەرمی لە پاڵ قەیوان و کار یا بازیان و کەڵک بۆ حکومەتی عێراقیش بکەن، منتوجەکەیان دەنەوە عێراق، عنی نەوت بۆ حکومەتی عێراق پاڵەون. حکومەتی هێرێم بۆ خۆی ئەمە ناکا. ئەگەر حکومەتی هێرێم خۆی ئەمە بکە قازانجەکەی چییە؟ بە کوالیەتیەکی باش بنزین، گازوایل، نەوتی سپی بەرهەمێنرێەوە کۆی بەرهەمە نەوتیەکان باشە؟ ئەی خاتە بازاڕەوە، واتە ئەمە کوالیەتێکی باش سوتەمەنی دابین کرد. سەرچاوەیەکی دارایی باشە دروستە بێت، چکە لە نەیجامانش بە پارەیە فرۆشنەوە دڵنیا بە زیاترت دەسەکەوێت لەوەی بە بۆری ئەڕوات دەرەوە. واتە من سوودی ژینگە و تەندروستی، سوودی اقتصادی، سوودی سیاسی. ئەو کاتە عێراق بۆ نمونە پێت ناڵێت 450,000 بەرمیل نەوتە پاڵێوی، کە وای وت کاکێ بە 150,000 لە ناوخوای 300,000 بەرمیل نەوتە پاڵێوین. ئەمە هاوکاری تەکا بۆ ڕێکەوتن، یعنی 3-4 سوودی زۆر گەورەی هەیە کە ئێمە لە ناوخوا نەوت بپاڵێوین، هیچ زیانێکی نییە. من 3 ساڵە داواکەم ئەم نەوتە لە ناوخوا بپاڵێورێ لە پێناوی ئەوەی بنزینێکی باش سوتەمەنی. کاکە تۆ سەیرکە ئەزانی زۆربەی خەڵکی کوردستان بەردەوامەڵە سرم دێشێ بە من و تۆشەوە. یەکێوە لەو کارەکانی ئێمەیە، هەوا تێک چووە، هەوایان پیس کردووە. باشە بەردەوام هەموو کەسی هەست بە بێتاقەتی نەخۆشیە هینەکە وەمە ڕۆژ بە ڕۆژ کەڵەکەیە بێ و زیادە. باش بەڵام تۆ کە بنزین بە کوالیەتێکی باش، گازوایل بۆ مۆلیدات بە کوالیەتێکی باش تا ڕادەیەک لەم کێشە نەجاتە بێ. باشە سەبارەت بە کارگەی جگەرەکە و مەشروبەکە کەوتت کارگەی تەزویریان داناوە، لەکوێیە دیاریکراوە خۆتان بەڵگە و شتە هەموو لایە؟ بەڵێ لە چەندین شوێنی جیاوازی کوردستانەیە و ئێسێمەوە خەڵکی تریش لە بەدواداچوونان. منم ڕۆ لە وەزارەتی پیشەساسی و بازرگانی بوو، مناقەشەی ئەمەم کردووە. ئایا ئەم کارگانە هەن؟ بەڵێ هەیە. لەژێر چاودێریان نەخێر، لەژێر چاودێریان. باش زۆر باشە. بینە سەر دۆسیەکی تر هەم لە سلێمانی و هەم لە سنووری پارتیە و هەم لە سنووری یەکێتیشێ. باشە بەس سەبارەت بە بینە سەر دۆسیەکی تر مەسەلەی موچە ئایدۆخی دارایی هەرێم ئێستا باش نەبووە، کاتیەوە نەهاتووە لێبڕینەکە کۆتایی پێبێت، نرخی نەوت بەرز بۆتەوە بڵێن. بەڵێ دیارە بە دوو ئاراستەیە. یەکەمیانەوەی من زانیاریم هەیە تا ڕادەیەکی زۆر لەسەر یاسای بودجە هەرێم و بەغاق بەرەو ڕێکەوتنە ڕۆن خەریکە گەنە ڕێکەوتن. ئەمە شتێکی باشە، شتێکی زۆر باشە لە مەرحەلا. بەڵام چارەسەری دۆسەی نەوتی هەرێمی کوردستان لە ناوخۆیە کاک حەکیم، و چارەسەری موچەی کوردستان لە ناوخۆیە. بە دڵنیاییەوە ئەگەر ئەو چاکسازیانی کە پێویست و بکرێت پێویستمان بە لێبڕین نەبوو. ئێستا نزیکەی 464,000 بەرمیل نەوت ئینتاجمان هەیە. لە هەر بەرمیلێکنەوت سافی ئیراد واتە دوای هەموو خەرجەکان کە ئەمێنێتەوە $16 و 16 سنتە. بەڵێ یعنی ئەگەر نەوت بە چەند ئەمە بەراورد بە نرخی نەوت، بەراورد بە پێوەرەکان زۆر کەمە، زۆر کەمە $16 ئەمێنێتەوە.
225 ملیۆن دۆلاری ئیرادی نەوت مانگانە دێتە وەزارەتی دارایی بۆ دابەشکردنی موچە کە لە هەر بێرمیلێک 16 دۆلار و 16 سنتە. یعنی ئەمە ئەگەر بگاتە 30 دۆلار لە هەر بەرمیلێنەوت ئێمە 30 دۆلارمان بۆ بگاتەوە نزیکەی 600 ملیارد دینارەکە دەمانکە زۆر زۆرە. خاڵە سنووریەکان ئەگەر قاچاقچێتی و کۆمپانیاکاری لە خاڵە سنووریەکان ڕێکخرێتەوە بە دڵنیاییەوە داهاتی خاڵە سنووریەکان ئەگاتە نێوان 250 بۆ 300 ملیارد دینار. ئەمە تا ڕادەیەک بەشی موچەیەکە بەم دوانە تا ڕادەیەک بەشی موچەیەکە بەم دوانە. ئێمە دوو داهاتی ترمان هەیە. داهاتی باج لە ئێستا نزیکەی 85 ملیارد دینارە. ئەگەر چاکسازی لە باجا بکرێت بە تایبەتی و کۆمپانیا گەورانی کە باش نادەن چ لە نەوت و بواری نەوت و ئەنتەرنێت و پاڵاوگە و بۆرینەوە وە تا دواتر وە ڕسومات تیش باشە داهاتی باج و ڕسومات شمان ئێمە گاتە سەر و 200 ملیارد دینار ئەگەر بەو فۆرمەی کەوتم ئەکرێ ئەمە سەر و 200 بەکار بهێنرێ بۆ پرۆژەکان و بۆ خەدەماتەکان ئەو کاتە لێبڕینی موچەش نابێ و ئەو یاسای چاکسازیش کە لە پەرلەمانەوە دەرچوو تاوەکو ئێسا بەشە گرنگەکانی نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە نزیکەی 240,000 فایلی خانەنشینیمان هەیە ئێمە نەکراوەتەوە تا بزانین کێ حەقە و کێ ناحەقە جا نەکراوەتەوە ئەو هەموو عەمید و عەقید و لیوای بە ناقانونی کراوە تا ئێستا ڕانەگیراوە. من خەبەرم هەیە نزیکەی 4 بۆ 5 مانگە 1200 پلە تایبەت و باڵاکە بە نامستەحەق موچیان بۆ بڕاتەوە لیستەکانیان جا کراوەتەوە بەڵام ڕاستاندنی یاسایی بۆ نەکراوە. 96,000 فایلی شەیدانمان هەیە تاوەکو ئێستا حەق و ناحەق ماوە. پاسەوانەکان کە بڕیار بۆ ڕێکخرێتەوە ئەوانەی بە گەندەڵی هەیە 10 هەیە 5 هەیە 7 هەیە 100 هەیە فەوج هەیە سریە هەیە فلان پاسەوانی ئەوش نەکراوەتەوە. ئەگەر ئەمەش بکرێ بە دڵنیای و کاتە خەرجەکانی حکومەت زیاد دەکەوە ئەگەر لەگەڵ عێراق شاڕێنەکەوین کێشەیەکی ئۆتۆمان بۆ دروست نابێ. بەڵام بەو فۆرمەی ئێستا ئەوە بینین کە ئێستای بینین. باشە بەس لەوەی کە بەرە زووت ئێستا 225 ملیۆن دۆلار دەگرێتەوە لە کۆی داهاتینەوە لە 464 هزار بەرمیل نەوتی ڕۆژانە ینی بە پارەی خۆمان 328 ملیارد دەکات. بەڵام خۆ ئێستا داهاتی نەوت ئەگەر بە 54 حساب بکەی سەروی تریلیۆنێکە ینی هیچ ئەگەر نەوت بەرز بێتەوە بەرز نەبێتەوە هەر 16 دۆلارەکەی بۆ دەمێنێتەوە وەزارەتی دێتەوە وەزارەتی دارایی. نۆمانگی یەکەمی پارساڵ کە نەوت برێن 36 دۆلار بووە دارایی نزیکەی 7 دۆلار و نیو کۆی تێکرا بووە موچە ماوەتەوە کە 36 بووە. ئێستا کە سەروی 16 شانزە ئەمێنێتەوە. یعنی زۆر بوونی گرانبوونی نرخی نەوت زۆر تەئسیر لە ئێمە ناکە بەس هەرجانبوونی زۆر تەئسیرمان لێەکە. بەڵێ ئەی سەبارەت بۆ لەگەڵ بەغداد کە بەرە زووتت من ئەمە شتێتر باسکەم کار حەکیم فرسەتە ئەمە شتێتر باسکەم. ئێمە 100,000 بەرمیل نەوتی کەرکووک حەزەکەم تەرکیز لەسەر ئەمە بکرێ ئەخرێتە بۆری نەوتی کوردستانەوە واتە تێکەڵی نەوتی کوردستانە بێت پاشان لە بەندەری جەیهان جیاکرێتەوە 100,000ەکەی دەینەوە عێراق. ئەو 100,000ەی ئەوانەی فرۆشن نزیکە لە نرخی برێنت. ئەوەی کە ئێمەی فرۆشین 11 تا 12 یعنی هەندێک جار 11 بۆ 12 لەو بەینا کەمترن لە نرخی برێنت لە کاتێکە یەک نەوتە چکە تێکەڵە بێ و جیاکرێتەوە بۆ ئەوان وایە بۆ ئێمەوانیە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کۆمەڵە گرێبەستی گوماناوی نەوتی کوردستان فرۆشراوە. بەڵێ بەس لە کرێی بۆریەکەش ئێستاش بڵێن ئەو کرێی بۆریە مانگەنارێمی کوردستان چەند دۆلارە چکە قسە هەبوو لەسەرەوەی کە باز دەورکرێت لە دیوی ناوخۆیەرێمی کوردستان 4 دۆلارە لە دیوی تورکیا 3 دۆلار و تقریبان شتێکە بە دیاریکراوی ئێستا کرێی بۆری هەرێم ئەوەندەی کە بەڕێز بدات چوندی مانگانە چەندە بۆر بەرمیلێک لەناو بڵێن ئەوەی بەشی هەرێم و لەگەڵ تورکیاش. بەڵێ طبعا کرێی بۆریش تا ڕادەیەک ڕەبتە بە نرخی نەوتەوە بە لێکدانەوەمان بۆ نرخی نەوت و کرێی بۆری لە 2019 و لە 2020 لە 2019 نزیکەی 8.5
دۆلار بووە تێکرا ئێمە بۆ عێراق و بۆ کار و ڕووسنەفت کە لە سنووری کوردستانان نزیکەی 650 میلیۆن دۆلارمان داوە لە 90 و بۆ تورکیاش 494 میلیۆن دۆلار دراوە کۆمپانیای وزەی تورکی واتە نزیکەی 130 میلیۆن دۆلارەکە تێکرا نزیکەی 130 میلیۆن و سوور دۆلارەکە لە ساڵی 2019 بیستیشە نۆمانیەکەم نزیکەی 6 دۆلار و شتێ بووە لە هەر بەرمیلێنە و دراوە بە کرێی بۆری بە دیوێکی ترا من حەزەکەم ئەم حسابە بکەم نەوت بە ناقس 11 فرۆشراوە بۆ نمونە لە 2020 11 کەمتر لە برێنت ئەوەی کە ماوەتەوە لە 170 بۆ کرێی بۆری و 7.5 بۆ کرێی بۆری و شەریکات ڕۆشتووە لە 129 کە 7 دۆلارونی وەکا وەکو ئیراد ماوەتەوە لە 129 بۆ وەزارەتی دارایی ماوەتەوە بڵێن بۆ موچە و ئەوانە بۆ خەزیانەی گشتی دەوڵەت ماوەتەوە بەڵێ زۆر باشە بەس لەسەر مەسەلەی ئەوەی کە بۆچی لە ناوخۆی هەرێم کرێی بۆروی زیاترە لە کاتێکە ئەو بڵێن ڕوبەرەکەی کەمترە لە چاو ئەوەی کە لە تورکیا وتت 3 دۆلارێک بڵێن هەروەردەگرێت لە کوردستان لە بڵێن لە دیوی کوردستان بۆچی زیاترە 4 دۆلار دراوە جاریوێ لە تورکیاش زیاتر کرێ بۆریەکە وەرگیراوە لە کاتێکە خاکی کوردستانە نەک جاری وایە هەموو جارێ لە تورکیا زیاتر کرێ بۆری وەرەگیرێ لە کوردستانە هەموو جارێ 90 پێشترش هەموو جارێ وا بوو من هەموو ئەم ڕقەمانم داناوە لە پەیجەکەی خۆمایەسا هەیە کە بەردەوام چەندێکە دێتە کرێ بۆری ئەمە گرێبەستێکی خراپە کاک حەکیم ئەم بۆریە کە حکوومەتی هەرێمە توانیەوەی کوردستان 100% خۆی بێ لە 140 دراوە بە کۆمپانیای کار لە 160 لە ساڵی 2017 فرۆشرا بە کۆمپانیای ڕووسنەفت بە ملیارێک 800 میلیۆن دۆلار کە بەشێکی ئەو ملیار و 800 ئابزان ملیارێکی بۆ قەرزی داناغاز کە پارەیان پێدۆڕاندبوو لە مەحکەما بۆ ئەوە بەکارهات واتە ئەگەر وا بێ ڕووسنەفت بە فترەیەکی زەمەنی کەم پارەکەی خۆت دەرەکا و لە نەتیجەشە قازانجێکی زۆر زۆریە باشە بەس لەم کابینەیە کە خەریکە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ هیچ چاکسازیەک لە دۆسیەی نەوتەکەدا کرا هیچ چاکسازیەک من نەمبینیوە نەخێ هیچ جیازێک منەبین یعنی ئەو کاتێک کە سەرۆکی هەر ئەڵێن مراجعەی عقودەکانەکەین بەردەوام ئەڵێن مراجعەی عقود و مەصارفەکەین بەڵام دۆسیەی نەوت لە 90 چۆن بووە و لە 80 چۆن بووە لە 20 شەروا بووە بەڵێ سوپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێم بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنج و کەبابە خواردنێکی گەرم و گوڕ و چێژبەخشە بە تایبەت لەگەڵ نانی گەرم و تەماتەی برژاوە خوێوتش و ماستاویش لەولاوە تاابان برنج و کەباب زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە
کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بوونی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودوڵەتی لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لەمەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەمهێنراوە ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاگعالی پێش ناوبرەکە بەڕێز وتت گەشتبینی بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بەڵام ئەمڕۆ بۆ نمونە سەرۆکی فراکسیۆنی بەدر قسەی کردووە کە دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان 3 پێشنیازی ڕەت کردوێتەوە فرۆشینەوت لە ڕێگای کۆمپانیای سۆمە و ڕاستکردنی 150,000 بەرمیل نەوت ڕاستکردن تاوی کێڵگە نەوتەکانی هەرێمی کوردستان لە بەرامبەر بەغدا قەرزی کۆمپانیا نەوتەکان و وڵاتانیش بداتەوە کە لەسەر هەرێما ڕاستکردنی پاڵاوگەکانی نەوت و هەر گەڕانێکی نوێ بۆ نەوت ئەوەی کە بەڕێز زانیاری تازەترە بڵین لەسەر ڕێکەوتنەکە وەڵام من نازام لە چ سیاقێکا چکە من لەگەڵ وەفدی هەرێم و ئەوەشی ئاگادارن ئەمان ئامادەگیان دەربڕێ 250,000 بەرمیل نەوتەکە بدەن ئەو بەڕێزەی ئەم قسانەی کردووە پێم وانە زۆر ئاگادار بێ چکە بەداخەوە ینی پاڵاوگەکانی نەوت لە هەرێم وەکو عێراق نین لە عێراق دەوڵەت پاڵاوگەی نەوتیە لێرە پاڵاوگەکانی نەوتی جیانی حکومەت نین یەکیان بۆ نمونەوە کۆمپانیای قەیوانە یەکیان کۆمپانیای کارە ئەوەکەی تریش لا ناسە ینی حکومەت نییە تا تەسلیمیکە واصل عێراق پاڵاوگەی بۆ چیە ینی کێڵگەی نەوت ڕەنگە مەبەستی کێڵگەی نەوت بێت دوو کێشەکە کێڵگەی نەوت ناتوانرێت کاکین ینی خلافەکە تا ئێستا ئەوە هەیە کە مەسەن کێڵگەی نەوتەکە من ئەمە بۆ خەڵک شەرح نەکراوە ئەگەر کێڵگەی نەوت بیدێتە عێراقیش عێراق چی لێکە ینی خۆی ئێستا بۆ هەرێمی کوردستان خۆی موظفی وەزارەتی سامانە سروشتەکانی لێ نییە بەوەی جیاوازی عقودەکەوە ئەوەی لەو کێڵگانە ئیشەکە شەریکە ئەجنەبیەکانن خۆگەر حکومەتی عێراقیش بێ ینی خۆقابلە بە ڕووسنەفت و بە DNO بە جنرال ئەنەرجی و بەچی بڵێ بڕۆنەوە عقدیان هەیە ینی چۆن نەڕۆنەوە بۆیە حەلەکار ئەوەیە ئەو بڕەنەوتەی کە ئیتیفاق لەسەری بکرێ لە بەندەری جەیهان تەسلیم کرێ و بدرێ بە شەریکەی سۆمۆ بیفرۆشێ 250,000 بڕوە لە تەنیشت ئەمە پیشەسازی پاڵاوتنی نەوت لە هەرێمی کوردستانە دەست پێ بکە بۆ ئەوەی بە کوالێتێکی باش سوتەمەنی بەرهەمبێوەکو باسمان کرد من قسەم لەگەڵ بەرپرسانی کردووە وایان و تۆ کە عەرزی جەناب دەکەم باشە بەس ئێستا ئەو بەلاسوونایی کە بەڕێز کردوتە ئەو زانانە دروستن کە دەڵێن ئەوەی کە لە کۆی نەوتەکە 460,000 بڵێن 464ەوەی کە بەڕێز وتت نزیکەی 250,000 هی حکوومەتی هەرێم خۆیەتی ئەگەر نزیکەی 200,000 کۆمپانیاکانە شتیوا لە ئارەدایە نه هیچی کۆمپانیا نییە و هیچی کۆمپانیەکان ئیستیحقاقیان هەیە لەم 200,000 کە ئەبێنێتەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیستیحقاقی کۆمپانیا نەوتیەکان بدا
بەڵێ ینی پشتی کۆمپانیا نەوتیەکان برا ئیرادی کۆمپانیا نەوتیەکان باکرێ قازانجی کۆمپانیا نەوتیەکەمدا کۆست ڕیکەڤەری ئەو پارەی کۆمپانیا نەوتیەکان خەرجیان کردووە بۆیان بگەڕێنێتەوە. بەڵێ زۆر باشە بەس وەکو مەسلەی بڵێنەوەی کە پێشتر لە راپۆرتەکەی دیرۆی تاتبوو باز لەوزام لە 25,000 بەرمیل نەوتی ڕۆژان دەکات بۆ بەرهەمێنانی ناوخۆی داهاتەکەی دیارە لەکوێیە یاخود بۆ کوێ دەڕەخۆی نەوتی سپیش دابەش نەکراوە تا ئەو یەکێکە لەو پرسیارانەی کە من لە وەزارەتی سامانە سروشتیەکانم کردووە ئەزانم بۆ پاڵاوگەی کارە ڕوا ئێزانم بەڵام ئایا ئەمە بە کۆمپانیای کار ئەفرۆشێ و کۆمپانیای کار خۆی تەسەڕوف بەسەر مشتەقاتەکانی نەوتەوەکە یاخود نەخێر کۆمپانیای کار بە بڕێک پارە بۆ عێراق بەرمیلی بە $8 پاڵاو ئەی پاڵێ و منتوجەکان دەداتەوە حکومەت خۆی تەسەڕوف بەسەر منتوجەکانەکە من ئەم دوانە تا کوێسە هیچیان لام ڕوون نییە و پرسیارمان کردووە بۆ ئەوەی وەڵاممان بدرێتەوە. باشە بەس باسیی لەوە دەکرا بەداوچتان کردووە یعنی ئەو نەوتەی کە لە سووریا بە قاچاق دەهێنرێت لە هەولێر بپاڵێورێت نەوتی ڕۆژاوای کوردستان داهاتەکەی دیارە بۆ کێیە؟ هیچ نەوتێکی ڕەبتی بە حکومەتی هەرێمی کوردستانەوە نییە. باڵە ینی بەرپرسەکان مامەڵی پێوە دەکەن هیچ پەیوەندێکی بە حکومەتەوە نیە. من بەڕسمیان پرسیارم ئاراستە کردووە کاک حەکیم بەڵێ بەڕسمیان پرسیارم ئاراستە کردووە تا کوێسە جواب نەدراوەتەوە بەڵام ئەزانم هیچ ئیراد و ڕەبتێکی بە حکومەتەوە نیە وەکو دەوڵەت وەکو خەزیێنەی دەوڵەت. باشە سەبارەت بە دۆسیەکی ترێژ مەسلەی خاڵە سنوورەکانە کە بەڕێزت زۆر دەمێک کە خەریکی ئەو دۆسیەی و خۆتان پێوەماندوو کردووە تا ئێستا ئەوەی کە بڕیارەکانی خاڵە سنووریەکان ئەوەی پێشتر لە مانگی سێ دەرچوو کۆمپانیەکان پێداچوونان پێدا بکرێت کراوە یاخود لە مانگی یەکی شەر بڕیار دەهێز یا و بەشی وەزارەتی پێشمەرگە و ناوخۆ پێک بهێنرێ هیچ کراوە تا ئێستا ئەو هێزا و بەشش کە وا بڕیار بوو بۆ ڕێگری لە قاچاقچێتی پێک بهێنرێت؟ بەڵێ دیارەوەنە باسمان کردووە لای قاچاقچی و بەرپرسەکانی ئێشکمان زۆر تاڵ بووە جا ئەوانەی بەنزین و گازوایلیشی بێتە سەر خوا ڕەحمان پێ بکە. طبعا لە 22/3/2020 واتە نزیکەی 11 مانگ زیاتر پێشێسە ئێمە هەمووم لێ کۆڵینەوانەی لەسەر قاچاقچێتی خاڵە سنووریەکان هەیە لەسەر کۆمپانیاکاری هەیە کێ چۆنەکرێ هەموویماندا بە ئەنجومەنی وەزیران پێشتر لە 22/3 ئەنجومەنی وەزیران قەراری بۆ هەموویاندا لیژنە دروست کرا بە پێداچوونەوە بە گرێبەستی کۆمپانیاکان کە بەشێکیان پێویست نین لە هەندێک لە خاڵە سنووریەکان بە 13 ڕێگە کۆمپانیا پارە لە خەڵک وەریگیرێت هەیە باوەڕ کە کۆمپانیا هەیە لە 2020 تێکڕای ساڵەکە 20 میلیۆن هەیە 25 هەیە دواتر هەمووی بڵاوەکەمەوە کێچەنی وەرگرتووە بۆ نمونە هەر لە برایم خەلیل وەرگرین هەیە 20 هەیە 25 هەیە 17 هەیە چەندی دەسەکەوێت باشە بۆمە باش ماخراسە پەروێزخان حاجی ئۆمەران هەیە هیچ ئیشی نەبووە هیچ شتێکی نەکردووە شوێن دەستی دیار بێ نزیکەی $10 میلیۆن داهاتیە بووە لە ساڵەکە حکومەت خۆی قەراری دا پیاچوونەوە بە هەبووکاری ئەم کۆمپانیانە بکرێت بەڵام ئێستاشی لەگەڵا بێت ئەوە نزیکەی ساڵێکە هیچ پیاچوونەوەیەک بەکاری ئەم کۆمپانی چەندین کۆبوونەوە کرا لیژنە دروست کرا استشارات کرا تا دواتر بەڵام لە ئەرزی واقعات تاوەکو ئێستا هیچ نەتیجەیەکی نییە. لە هەمان کات هەر ساڵێ پێش ئێستا قەرار درا پیاچوونەوە بە هینا بکرێت بە ڕێگری لە قاچاقی لیژنەیە دروستکە بە سەرۆکاتی وەزیری ناوخۆ و هەماهەنگی هیچ نەتیجەی نەبوو. 2-3 مانگ پێش ئێستا قەرار لە لیژنەی هاوبەش بدرا هیچ نەتیجەی نەبوو لە بینی پێشمەرگەونەوە ئەو هیچ بەڕاستی هێزی ناوێت کاک حەکیم هێزی ناوێت چکە ئەوەی لەوێ قاچاقیەکە هێزێکی یاخی نییە هەر هێزانامنیەکانی دەوڵەتن یعنی ئەگەر ئیرادە بێ بە یەک تەلەفۆن ڕائگیرێ باشە و بەڵگەشم هەیە بۆ ئەم قسەی کە ئەیکەم بەو جوودە متەوازعی من کردومە بە قسەی خۆش بە حەملەی ئەعلامی بە دانیشتن بە تەکلیف بە هەمووی کۆمەڵی مەواد ڕاگیراوە ئەوەی مەردار و ئاژەڵدارە ئەزانێت پێشتر بەهۆی هاتنی ئاژەڵی قاچاق لە سووریاوە
هەر کەسە ئاژەڵداری بکردا زەرەرێ کرد ینی هەر کەسە حیوانی بەخێو کردا ئێستا نزیکەی 10 بۆ 15 ڕۆژە ئاژەڵی سووری ڕاگیراوە مەردار و ئاژەڵدارەکان تا ڕادەیەک رازین تا ڕادەیەک بۆزعیان باشە من ناڵێم نییە ئێرانیشەیە تورکیشەیە فلانیشێ بەڵام سووریەکە زۆر بوو من متابعم ئەگەر کراویش ئەگەر بیشکرێتەوە پێمەڵێن هەم بەدوایە چم پێشتر سیارە هات لە باشماخەوە بە بڕێکی زۆر ئێستا ڕاگیراوە هەنجووی نەهات ئێستا ڕاگیراوە کۆمەڵک مەوادی ترە هات ئێستا ڕاگیراوە بەڵام هەندێک مەوادی تر هەردێ عنیەوە نییە بەشە لە مەوادی تر هەردێ یاتە خۆیان بیان وێکەی چ مەوادێ بێ ئەیەنن چی ڕاگرن ئەیگرن یعنی من پێتەڵێم بۆیە هیچ هێزیاوە بەشی ناوێ و ئەوەی کار ئاسانکاری بۆ هەموو کاڵایەکی قاچاقیەکە لە کوردستانە هێزە ئەمنیەکانن ئەو هێزانن کە معاش لە دەوڵەت وەرەگرن لە پارەی من و تۆ ئەو خەڵکە فەقیرە پارەی باج و زەریبە موچە درێتە ئەوانیش لە بری ئەوەی ڕێگە لە قاچاقی بکەن ئاسانکاری بۆ قاچاقچیەکانەکەن بۆی داهاتی دەوڵەت کەم بێتەوە و کاڵای خراپ داخل بێت باشە کاتمان کەمەوە چەند پرسیارێک گەر بە کورتی سوپاس دەکەم سەبارەت بە شوفێرەکانی مەرزی باشماغیش ئەمڕۆ کرد ببوونەوە لەوەی کە خەڵک بەبێ مۆڵەت شوفێری تر کار دەکەن و کاریشان بۆ ئەوان بڵێن نەیشتۆتەوە کارەکانیان کەم بۆتەوە بەڵێ ئەوەی شۆفێرەکانی باشماغ زیاتر مەبەستیان ئەوانەی لە عەلوەکانن یا لە هەر شوێنێکتر خۆیان دایرێکت دێن مەوادەکانێنن وەڵا پێشوەختیش مشکلەیەتر یان نەبوو باری تەنسیقەوەی قاچاقکە بۆی کەشف نەبن بە کوردەکانیان نەیەک ڕاستەوخۆ بەهانەی ئێران یا تورکیا ئەوانە داخڵیانە کرد ئەمە مشکلەیەکی گەورەیە باشە مەسەلەیەکی تر ئەویش مەسەلەی کارنامەی حکوومەتە بڵێن نزیکەی 2 ساڵ تێپەڕ دەبێت چی جێبەجێ کراوە بڵێن لەو کارنامەی کابینەی نۆیەم هیچی جێبەجێ کرا بڵێن هیچ شتێکرا وەڵا شتە قورسەکان شتە گرنگ و کاریگەرەکان هیچی وای جێبەجێ نەکراوە بۆ نمونە ئێستا وەزعی دادگا من پێم وایە لە هەموو کات خراپترە ئەمە یاساناسانێڵێن هێزی چەکدار ڕێک نەخراوەتەوە نەوت وەکو خۆیەتی قاچاقچێتی وەکو خۆیەتی تەنان یاسای چاکسازیەکەش لە موچە و خانیشن و بەخشیەکان وەک پێشتر باسم کرد بەشی زۆری مادە گرنگەکانی نەچوەتە بواری جێبەجێکردنەوە یعنی ئەوەی من دراسەم کردووە ئەتوانم بڵێم بەشی هەرە زۆری نەچوەتە بواری جێبەجێکردن باشە سەبارەت بە ئەکرێ ڕۆژێ بەرنامەی بۆ تەرخانکەین یەک مناقەشەی خاڵەکانی بکەین باشە سەبارەت بە مەسەلەی ئازادیەکان کە خۆشت لە دانیشتنەکە بووی پێ دوایە هەوڵانە هەرێمی کوردستان بەرەو کوێ دەبنەوەی بادینان و لەو ڕۆژانەشدا هێرش کرا بۆ سەر دکتۆر غالەبەندامی پەرلەمانی عێراق ئەم هەوڵانە دۆخی کوردستان بەرەو کوێ دەبن هەوڵ هەیە بۆ خنکاندنی ئازادی و سەرکوتکردنی زیاتر بەدڵنیاییەوە من خۆم لە دۆسیەی دادگایکردنەکان و ئەو ڕۆژەی حکمی ئەو دەستگیرکراوەکانی بادینان درا لەوێ بوو هیچ بەڵگەیەکم نەبینی کە بیسەلمێنێت ئەمانە سیخوڕیان بەسەر ئاسایشی نیشتیمانی و ئاسایشی هەرێمی کوردستانەوە کردووە هیچ بەڵگەیەکم نەبینی کە ئەمانە گروپی چەکدار بن بەڵگەیەک بیسەلمێنێ هەوڵی تیرۆرکردنی کەسێکیان دابێت و هەر بۆیە من حکومەکەم بە حکمێکی ناڕەوازانی و پێم وابوو نادادیەکی هێجگار گەورەیتە و ئاماژەیەکی مەترسیدارە بۆ هەمومان و بۆ هەموو ئازادی خوازان و دوێنێش بە هەمان شێوە ئەو دەست درێژەی کرایە سەر کاک غالب دەستدرێژی نییە بۆ سەر هاوڵاتیەک غالب لەسەر شتی شەخصی پەلامار نەدراوە باجی هەڵوێستە باجی قسەکردنیەتی باجی ئەوەیە بەداخەوە بەرپرسان ینی دوای ئەم هەموو ینی تۆ سەریکە گەشتوەتەوە لە پێناوی بازرگانی خەڵک تووشی سەرەتانەکەن یعنی ترمە ئەمە نەمانی ئەخلاقە لە حکومڕانی هەیت خۆ چی ماوە بە خەڵکی نەکەن قاچاقی نەمانەیکەن دزی نەمانەیکەن گەندەڵی نەمانەیکەن ئەوە تا بەعەلەنی لەسەر ئەم تەلەڤیزیۆنە و لە هەموو شوێن من هاوارەکە بەڵێم ئەمما دانێنن ئەوە حیچی مۆڵەتی نییە و خەڵک تووشی سەرەتانەکرێ و چەندین پزیشکی پسپۆڕ و شارەزای بواری کیمیاوی باسیەکەن و من نەتیشیان پێی نییە ینی ئیشەڵا پێش خەڵکی فەقیر خۆیان هەمویان
ئەبنە قوربانی کە من قەد و عایخراپ لە کەس ناکەم بەڵام بەرپرسێک ئەوەنە باکی بە ژیان و ڕۆح و خەڵکی کوردستان نەبێت شایستەی ئەوەیە ببێ بە قوربانی یعنی هیچ نەماوانێکن بۆیە چاوەڕێکە یعنی قبوڵیان نەبێت وەڵامی ڕەخنە قبوڵیان نەبێت وەڵامی شت بەم شێوە مافیا گەریە جواب بنەوە باشە بەتایبەتی ئێسەوەی کاکغالب یعنی کابرا دیارە ناوی سیانی دیارە دەبووچاوی دیارە شکلی دیارە ماڵی دیارە کەسوکاری دیارە هەموو شتێکی دیارە و حالیان لە سنووری هەرێمی کوردستانی شایە باش یەکێتی و پارتیە گەرویست بێتیان لە بەغا خەڵکیان هێناوەتەوە گرتویانە لە مووسڵ خەڵکیان هێناوەتەوە ئای بۆم کابرا ناگیرێ زانیاریت لایە بڵین لەکوێیە وەکو شوێنەکە لە سنووری پارێزگای سلێمانی هەولێر نەوەڵا بەس دیارە ڕۆبانیان کرد کە سوکارەکەیان بان کردووە بۆ محکەمە و ناوی سانیەکەی دیارە و بڵاو بۆتەوە من چۆن بزانام لەکوێ خۆی شاردۆتەوە بەڵامەوەکی هێزە ئەمنیەکان نابێ بیدۆزنەوە باشە ڕەنگە بۆداچوون کرد بێ لای هێزە ئەمنیەکان مەبەستمەوە بوو زۆر باشە کۆتا کاتم زۆر کەمەوە بەس سەبارەت بۆی کە ڕەنگە خەڵک بڵێن ئایا کاک عەلی بێزار نەبوو لەو هەموو قسانەی دێکە لەو هەموو بەدواداچوونانە یاخۆ ڕەنگە زۆر جار تۆمەتیشتان بدرێتە پاڵ لایەک بڵێن جارێک نزیکە لەلایەنێک جارێک لەلایەنێکی تر قسەتان چی بوو لەو بارەیەوە وەڵا ئێمە ئیمان و باوەڕ و قەناعەتی خۆمان بە هەموو سەروەت و سامانی هیچ کام لەو دوولایەنە ناگۆڕینەوە و وەکو شەخسیەت و کەسایەتیش کەسایەتی خۆمان لە هەمویان بە گرنگترە زانی و ئەمەی ئێمە ئەیکەین بەشێکی باوەڕ و ئەوەیە وجدانی خۆمانە بەشێکی ئەمە بە عیبادەت ێزانین خەڵک لە عیبادەتە نابێ ماندوو ببێ و پێمان وایە گەورەترین عیبادەت لەم زەمەنا بە تایبەتی خەباتکردنە دژی زوڵم و ستەمکاری و نادادی و فەساد ئێمە 10 ساڵە کاکە حەکیم 12 ساڵە من لەم کایە بە چڕی ئیشەکەم یەک کاغەز یەک نوکە قەڵام شتێکیان لەسەرمان نەدۆزیوەتەوە دژی محکەمەی هەولێر و حکومەکان یەبەسی ئەڵێن بۆ خزمەتی فڵان کەسە لە سلێمانی باسی باشماخەکەی ئەڵێن بۆ خزمەتی فڵان کەسە لە هەولێر و پارتی ئەوە ئێمە بووین وردەکارتی سڕ و فڕی خاپور و وەلید و ئەوانەمان کەشف کرد پێش هەموو کەسێک ئەڵێن بۆ مەسلحەتی ئەوە ئێمە وین سیانزە ڕێگای وەرگرتنی پارەمان لە برایم خەلیل کەشف کرد ئەڵێن بۆ ئەوەیە یەکێتی و پارتی ئەوەندە باوەڕیان بە ئازادی هەیە لە هەولێرەوە دانیشە بۆ خۆت قسە بە سلێمانی ئەڵێ چی ئەڵێ ئازادی باسی هاوسەرۆکەکەی باسی باشماخەکەی چیەکەی ئازادی بەس ئەوەی خۆیان یەکێتیش بە هەمان شێوە دانیشە لە سلێمانیا باسی بنەماڵی بەرزانی بکە ئازادی باسی برایم خەلیل کە باسی حاجی ئۆمەران کە باسی بکە ئەوەنە باوەڕیان بە ئازادیە باسی خۆیان نەکەی هەر کامێکیشیان باسی خۆیان بکەی یەک دنیا تۆمەتت بۆ دروستەکەن بەڵام ئێستا و ئایندە و مەوقیفمان و ئیمان و باوەڕ و دواڕۆژیش دەریەخا کە کێ ڕازگوۆیە لەگەڵ میلەتی خۆیان و کێش خەریکی بزنسە بەسەر میلەتی باشە زۆر بە کورتی ئێستا کاک عەلی ئۆپۆزیسیۆنە بەڵێ من ناری ئەم سوڵتەم و دەمانگیڕێکیشە باوەڕم بەوەیە کە ڕەنگە خەڵکێک ڕەخنە لە من بگرێت ئێوە خۆتان دەنگتاندا بە ئیتیفاق بۆ باشە ئێمە و کاتە شوتمان ئێستا شێڵێن ئەگەر ئەو ئیتیفاقی کە گۆڕان کردی چووە حکوومەتەوە جێبەجێ بکرایە ئێستا وەزعی میلەت وا بوو نەخێر کاتێک کە ئەو ئیتیفاق جێبەجێ ناکە ئایا نابێ من هەڵوێستم هەبێ ئەی مفاوەزات و ئیتیفاق و کارنامەی حکوومەت بەهای چییە نەخێر من بە خەڵکی کوردستانم وت من ئەوەی لای من گرنگە ڕازگۆییە ئەگەر ئەم ڕێکەوتنە جێبەجێ نەکرێت ئەگەر چاکسازی نەکرێت لە هەموو کە زیاتر ئەکەومە دژایەتی گەندەڵی و فەساد و سیستەمی حکومڕانی و هەڵوێستیشمە بێ و ئەکشێشمەوە بەڵێ من هەڵوێستشمە بووە ئیمزای پرسانم کردووە لە هەموو کە زیاتر بە دوواداچوونم کردووە دژی گەندەڵی و زوڵم و ستەمکاریم و ئێستا من بە هیچ شێوەیە خۆم بە بەشێ لەم حکومڕانیە نازانم و پێم وایە یعنی ئەبێ گۆڕان مەوقیفیە بێت سەیریکە هەڵسوڕاوەکانی گەوڕان کە خۆی گۆڕان دڵنیایە لە پاچیان لە بادینانەوە هاتوونەتە سلێمانی بۆ ئەوەی حکمی گرتنیان بۆ دەرچووە بە تۆمەتی تیرۆست پەرلەمانتارەکەت ئەدرێتە بەرشەق ئەوە وەزعی مەحکەمە ئەوە وەزعی هێزە چەکدارەکان ئەوە وەزعی نەوت ئەوە وەزعی خاڵە سنووریەکان
ئەوە وەزعی دابەشبوونی ئیقلیمی کەواتە هیچ کام لە ئیتیفاقەکان جێبەجێ نەبووە کە ئیتیفاق جێبەجێ نەبوو سەربەرزیە بچیتە بەردەم خەڵک بڵێ من بۆ خەڵکم سەلمان بۆ پۆست لە دەسەڵاتە نیم ئەوە چەندین پۆستی گرنگیشم هەبوو بەڵام کاتێک کە ئامادە نەبوون چاکسازی حەقیقی بکەن من سەلماندم کە لەبەرەی ئێمام ئەوە هەڵوێستی من و ئەوە لەم پرۆسەیە کشامەوە من باوەڕم بەمەیە بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس کاگالی ئەحمەد ساڵح سەرۆکی لیژنەی سامانە سروشتەکان کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سوپاسی وەڕێز دەکەین سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس باوکارم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ